هاو نیشتمانیانی بەڕێز ئەم کاتتان باش لەم چرکە ساتە هەستیار و مێژووی گەلەکەماندا بڵاوکردنەوەی ئەم پەیامەمان بە پێویست زانی هەمومان سبەی لە کات و سات و وادەی دیاریکراوی خۆیدا دەچینە سەر سندوقەکانی دەنگدان ئەم ڕاستیەش هیچ مشتومڕ و دڵڕاوکێ و گومانێک هەڵناگرێت سبەی ڕێفراندۆمی سەربەخۆیی کوردستانە سبەی بۆ ئەوە ناچین فلان کاندید و فیسار حزب سەربخەین یان بیگۆڕین یان ڕێژەی کورسیەکانی لایەنێک لەناو پرۆسەی سیاسیدا زیاد بکەین یان کەم بکەینەوە بەڵکو بۆ ئەوە ئەچین وەڵامی پرسیارێکی کورت لە ڕواڵەت مەزن بە ناوڕۆک بدەینەوە کە ئایا ئێمە پاڵپشتی لە دروستبوونی دەوڵەتی کوردستان لەسەر خاکی مێژووی باو باپیرمان دەکەین یان نا وەڵامی ئەم پرسیارە لە دەرەوەی بازنەی کەڵک و قانزاجی حزب و بنەماڵەکان و بەرژەوەندی بەرتەسکی هێزە سیاسیەکانە چکەن سەرکردەکان دێن و دەڕۆن حزبەکان هەڵدەکشێن و دادەکشێن هاوکێشە سیاسیەکان زوو زوو دەگۆڕێن باڵانسی هێز هەر دەمێک بە جۆرێک لاسەنگ دەبێت بەڵام نیشتیمان و وڵات ڕێژەی نەگۆڕە و قابلی گۆڕانکاری و دابەشبوون و سازش و ملکەچبوون بۆ بەرژەوەندی بەرتەسک نییە دەنگ بۆ کەس مەدەن دەست بە تووڕەیی و گلەیی و سەرنجەکانتان بگرن و لە سەریان سوور بن بەڵام نابێت و ناکرێت بەرامبەر بە ئەنفال و کیمیەباران و خەم و ژانی کوردانی فەیلی و بارزانی و کارەساتی ئێزیدیەکان و خوێنی دەیان و سەدان هەزار شەهیدی ئەمگەلە دوودڵ یان خوا نەخواستە خەمسارد بین دەنگدانی ئێمە لە سبەی 25 ئەیلول مانای ڕاگەیاندنی کتوپڕی سربەخۆی نییە بەڵکو بۆ خستنە ڕوو و ئاشکراکردنی داواکاری و خواستی نەتەوەی خۆمانە کە هەموو جیهان چاوی لەسەرەتی گفتوگۆیەکی زۆر کرا لەسەر بەدیلێک بۆ ڕێفراندۆم بەڵام کە ئەم بەدیلە پەسەند نەکرا با سبەی گەلەکەمان سەر شۆڕ نەکەین و دەنگ بدەین بۆ سەربەخۆیی کوردستان با سبەی بکەینە کەرنەڤاڵی بەڵێ لە سەرانسەری هەرێم و لە شاری کەرکووکی قودسی کوردستان و خانەقین و شنگالی سەربەرز و تێکڕای ناوچە کوردستانیەکانی دەرەوەی هەرێم شەڕی چاکسازی و سیستم و جۆری حکومڕانی هەڵبگرین بۆ ڕۆژی دوای ڕێفراندۆم با سبەینێ ڕۆحی شەهیدەکانمان ئاسوودە بکەین هەر شاد و سەربەرز و سەرکەوتوو بن